کارگاه زوم و هفشیوه وی لحریم کردستان دبنه هوکار بو نچونا سرمایه نافخواه بو دربه دبنه هوکار بر همین به دستخواه دخن به پشراستی و بدو دلی بکار میهن کوالیتی آوانیا بلنده تندرستن وک میوان آمج وی واری ده سپوره به آمجه پیکر به تام و خوشترن جیه بلگل ین هاورده کری یه نافخواه جنزیگ و حکومت حریم کردستان بخواه چافده لسر دخه ماوی چنده ده باشترین برهم بو ولاتیان بینه بردست کرن افجی دبه هوکاره و جاندن آبوریا ولاد داویده هروها کاریگری اوه لسر هاندان آجالداران جبو بدست خستنا چلین تایبت بشیر و باشتر کرنا تخم و جورنوان اوه چنده جالی آبوری و کاریگری آخواه هی جبو زیده کرنا داهات آجالداران و جوتیاران بخواه جبر کل آلیه که نرخ آجالان وان بلنده باو لآلیه که دنجی رجا برهم آینا شیر جی زیده ده با وکده آماران ده من بحث کرد چقا زیده بوی هفته لگل سالات شوی اما زیادتر به پرسه گوتو بیش بکن به میوانداریا رهبر سامان آجران وزارت چاندنی و چافکانی آفی حریم کردستان رزدار فراس صدیق دم باش بخیر هاتی که فراس جوتیار هیا بیجیتن ساله که ده بری کارگاه زوم وکن من 4 چهل هبونه 4 مانگی هبوه استه گیندویتی بچل زیادی کردوه ام کاریگریه که کارگاهی که اول سر کرتی آجالداری لحریم کردستان چاوا دبینیم چاوا لبشارو جاوید نارن. الله سپاس بو بارستان طبعا کارگاهی زوم يعني توانیم بلین پروژه زوم یکی کلا پروژه گرینگا کان لحریم کردستانه که ام پروژه راستخو هاوکاری جوتیارانه که و پروژه کی توانین با مصطلحی کی ترا وصفی کین پروژه کی خونویسته خو اگر ام پروژه فکری دامزراندنی ام پروژه انجوانتر بلین بەرهمێنانی شیر و شیرەمەنیەکان ئەگە بە شێوازەکانی دیکە بێ مەسەلەن ئەم پرۆژەیە بیری لەوە بکردایەتەوە کۆمەڵی ئاژەڵی خۆی هەبێت و شیر لەو ئاژەڵانە وەرگێت دواتر لە کارگەکانی بیکات بە بەرهەمەکانی شیر جیاوازیەکەی لەو قازانجەکەی لەوانەیە زۆرتر بووایە وەکو تەخەسوسی خۆم وەکو بواری خۆم بەڵام پرۆژەیەکی خۆنەویستە لەبەر ئەوەی کە ڕوئیای ئەم پرۆژەیە یان مەبەستی پرۆژەکە زیاتر لە ڕوانگەی ئەوە بۆ خزمەتی جوتیاران و خزمەتی خاوەنکاران و خزمەتی ئاژەڵداران بکرێت لە هەرێمی کوردستانە تا گرفتی سەرەکی لە هەرێمی کوردستان بە نسبەت ئەوانەی کە لە بواری بەرهەمێنانی بەرهەمی ناوخۆ و بە تایبەت بواری سامانی ئاژەڵە کارەکەن بابەتی ساختکردنەوەی بەرهەمەکانیانە کاتێک داواکاریان لە حکومەتە کە هاوکاری بکرێن بە ئالیک یان بە تەحجیمکردنی هاوردە لە دەرەوەی وڵات هەمووی بەرمەبنای ئەوەیە کە بەرهەمەکانیان ساغ نابێتەوە فبۆیە ئەم پرۆژەیە ئەتوانین بڵین لەو سەری چارەسەری کۆتا چارەسەر یان ئەتوانین بڵین ناتیجی نیهایی پرۆژەکە ئەوەیە کە دێت بێگرفت ئەو جوتیارە لە دەڤەرەکەی خۆی لە مەنتیقەکەی خۆی کە پێشووتر احتیمالە ئەو شیرەی بەرهەمێنە ڕۆژێک ئەو دوکانداران ئەو مارکێتە بەرهەمەکانی لێوەرەگرت و ڕۆژێک لی وەرناگرت ئەمڕۆ زەمانەتێک هەیە لە ئەو جوتیارە کە پرۆژەیەک هەیە لەو مەنتیقەیە بە دڵنیایی و بەرهەمەکانی ڕۆژانە لێوەرەگرێت و بە نرخێکی گونجاو کە بتوانێت قازانجێکش لەوە بکات ئەمە ئەم پرۆژەیە کاریگەری ئەبێت لەسەر گەشەسەندن و پەرەسەندنی کۆی کەرتی ئاژەڵداری لەو سنوورە و هیوامان وایە ئەم فکرەیە و ئەم دیدگایە و ئەم بۆچوونە بگوازرێتەوە بۆ تەواوی هەرێمی کوردستان بیرمان نەچێت کاتێک کە ئێمە لە هەرێمی کوردستان ئێمە طبعاً ئاژەڵداری بە شێوەیەکی گشتی بۆ دوو مەبەست بەخێوەکرێت جانبێکیان سوودوەرگرتنە لە شیرەکەی و جانبێکی دیکە سوودوەرگرتنە لە گۆشتەکەی وەختی ئێمە لە شیر بەرەو پێشوین وەختێک لە سنووری منتیقەی بارزانە بە تهدید بڵین کەرتی ئاژەڵداری بەرەو پێشەچێتوە و شیرپارەیەکی باشەکەوە بەرهەمی شیر زیادە بێ ئێمە زانین لە نەتیجەی ویلادەمە دروستە بێت لە ئاژەڵە و ویلادەش احتیمالی 150 بە 50 50 کە نێر بێت و 50 مێ بێت و لە دنیای ئەمڕۆیە ئەزانین تەنانەت گۆشتی سووریش بە شێوەیەکی بەرچاو بەرز بووەتەوە فەئەمە مساعد دەبێت بەوەی کە کاریگەری بێت لەوەی کە دابینکردنی گۆشت بۆ هەرێمی بۆ بازاڕەکانی هەرێمی کوردستان لە زڕی ئەو زروفەی کە هەیە وەکو ئاماژەمان پێدا کە نرخی گۆشت لە هەرێمی کوردستان و لە ناوچەکەەوە لە دنیاە ئێستا بەرەو گرانی داڕاتە لە ئاخیرەکەدا لە کوتاییدا ئەنجامی کارگەیەکی وا لەسەر ئەوە دەبێت نرخی گوشتی دابازی بەرک و ئەژمارە ئاژەڵانژی زیدە دەبێت لە هەرێما کوردستانە هەری زێدا و ئاژەڵێن و یەنشینە ئەم بێژین زیدەتر لە هەرێما کوردستانێک و پشت پێتێ گرێدان یەن کیڤەنە لە هەرێما کوردستانێ ئەس بارم زیاتر هاوردە دەکەن چ جوورن بەڵێ طبعا ئەسناف زۆرن لە هەرێمی کوردستانەوەی هاوردە ئەکرێت بە حکومیەوەی کە بیئەی هەرێمی کوردستان جیاوازە
لەو منتیقانەی منشەئی ئەساسی ئەم ئاژەڵانە بۆیە زۆر جار لێ ئەدرێت لەگەڵ ئاژەڵی مەحەلیا بۆی توانای بەرگری کەشوهەوای هەرێمی کوردستانی هەبێت و بە نەتیجەش بتوانێت ئاستی شیلەکەی ڕێزدار فیراس بێزەحمەت ji kelmexwalê gelme bibîne em di zindî çîna Bexda civîna Serokvezîrê Herêma Kurdistanê Mesrûr Barzanî ev dîmenên zindînek dibînin li Bexda li gel Hadî Amirî bi dawî hat li gel Hadî Amirî emîndarê giştiya rêxirawa Bedir bû û serokek peymaniya binyatnan jî bûye de heman demê de di civînê de her du aliyê hev nerîn bûne li ser berdawamiya hev ahengî û alîkariya di navbera Hikûmeta Herêma Kurdistan û Hikûmeta Federal ji bo çareserkirina kêşiyan ev dîmenên dibînin dîmenên zindîne na Hadî Amirî di axive ji rojnamevanan de. مسرور بارزانی سەرۆک وەزیرانی هەرێمی کوردستان سەردانی ئێمەی کرد و لەگەڵ سەرۆک وەزیران محەممەد شیع سوودانی کۆبووە بۆ باشترکردنی دۆخەکە تەنیا باز لە کێشەکان ناکەین بەڵکو چەندین خاڵی ئەرێنیش هەن گفتگویان لەبارەوە کرا ئەمڕۆ هات خاڵەکان پتەوتر بکرێن و کێشەکانش چارەسەر بکرێن و هەروەها هەن بەڕێز سەرۆک وەزیرانمان هاندا لە داهاتوو زیاتر سەردانی بەغدا بکەن و لەو دیداران و کۆبنەوانەش لەگەڵ سەرۆک وەزیرانی عێراق و لەگەڵ بەرپرسان و وەزارەتی پەیوەندیدار چارەسەرێک بدۆزرێتەوە و پەیوەندیەکان زیاتر قوڵتر بکرێنەوە نێوان هەولێر و حکوومەتی فیدراڵ لەبارەی موچەی حکوومەتی فیدرالی عێراق و پابەندی دەکات دادگای فیدرالی پابەندی دەکات تەنیا کێشەیەکی فەنی هەیە لە بەبانکیکردن تەنیا کێشەیەکی فەنی هەیە لە بەبانکیکردن و چارەسەر دەکات. هادی عامری سەرۆکێ ڕێکخراوە بەدر بووە سەرۆکێ پەیمانیا نەبنی لە کێمەکبەریان نەها جڤیناوان لە گەل سەرۆک وەزیر هەرێمە کوردستانی مەسرور بارزانی بە داوی هات بەحسا وان چەندێ کرد و دەکەزیری سەروەیەکی کردنە پەیوەندی ناوبەرە هەولێر و بەغدا قایمتر لێ بکەن سەبارەت بە پرسا موچەژی گوتنێ هەنە کێشەین تەکنیکی هەنە هەوڵدن ئەوژی بێنە چارەسەرکردن دەمێن پێشدا ئەف جڤینا سەرۆک وەزیر مەسرور بارزانی لەگەل هادی عامری ئەمیندارێ گشتیە ڕێکخراوە بەدر و سەرۆکێ پەیمانیا نەبنی نزیکی نیو دەمژمێر بوو و بەردەوام دەکرد پشتی و بە سەرۆک وەزیرە عێراق محەممەد شیع سوودانی ڕژی جڤیا دە هەمان دەمێدێ لە بەغدا دەمەکێدا و سەرۆکێ وەزیرە هەرێما کوردستانی جڤینە نوێ ئیر و بەردەوام دکن دەڕێزێدا لەگەل نووری مالیکی ژی جڤینا سەرۆک وەزیرە هەرێما کوردستانی هەیە ئیرۆ بەریان نیڤڕۆ سەرۆک وەزیرە هەرێما کوردستانی گەهشت بوو بەغدا پرسێن جودا جودا گوت و بێش لەسەر تێنەکردن ناوبەرە هەردوو ئالیادا سەرۆکی حکوومەتە هەرێما کوردستانی پێشەوەی لەگەل هادی عامری بجوە لە بەغدا لەگەل هەر یەک ژ محەممەد شیع سوودانی سەرۆکی حکوومەتێ و لەگەل ئەمینداری گشتی ئەنکۆڕی وەشکارێ ئاساییشە نیشتیمانی عێراقیش جوی بوو جێ ڕۆژنامەڤاران ڕژی ئاخوی سەرۆکی هەرێما کوردستانی گوت و ئەم لەڤیرین ji bo wêyekê ku çareserkên pirsên heyî di navbera her du aliyan de helawîstî mayne. Em vekirin cem mêvanê xwe rêzdar Fîras me behsa kerta ajeldariyê dikir ka Fîrazdeyek ji xalên giringên te behs kir behsa wê çendê bû ku saxkirina berhemên ajeldaran berhemên şîremeniyên Herêma Kurdistanê ye ku beşekê vê vedgere bû xelkî bixwe bû bikarberan bixwe hûn çi gotineka we bû bikarberan bixwe heye ji bo ku ew bixwe ji bine palpiştek bû kes û karên xwe bû ajeldarên Herêma Kurdistanê. بەڵێ پێشەوە حەزم کرد ئاماژە بەو ئەسنافانە بدەین کە لە هەرێمی کوردستانە بەخێوەکرێت طبعاً جەرسی یەکێکە لەو سنفانەی بەخێوەکرێت ڕێژەی چەوری لە شیرەکە زۆرە و حجمی ئاژەڵەکە بچووکترە یعنی قەبارەکەی و ڕێژەی ئینتاجی شیرەکەی کەمترە مقارنتەن بە هۆڵشتاین و ئەسنافەکانی تر هۆڵشتاین بەخێوەکرێت لە هەرێمی کوردستانە و سنفێکی دیکەش لە هەرێمی کوردستان چەند سنفێکی دیکەش لە هەرێمی کوردستان بەخێوەکرێت طبعاً دوای ئەوەی کە لەگەڵ ئاژەڵی مەحەلی و ئاژەڵی خۆماڵی لێکە درێت بۆی تەحملی زروفی بی هەرێمی کوردستان بکات طبعاً بابەتێکی گرنگە و پرسیارێکی گرنگ بورژان جەنابەت طبعاً لە هەرێمی کوردستانە ئێمە پێشووتر یعنی ئەگە باسی چەند ساڵێک پێش ئێستا بکەین پێش
زۆربوونی کارگەکانیان پرۆژەکانی بەرهەمێنانی شیر لە هەرێمی کوردستانە کە باسی شیرەکەین ئەو شیرە سروشتی چاوانی کە ئاژەڵیان هەیە لە ناو پرۆژەکانی خۆیانە چ پرۆژێکی گرنگی وەکو زووم کە شیر لە جوتیاران وەرەگرێت ئێمە بەکاربەری ئێمە یان بازاری ئێمە دوو جۆرە بەرهەمی لێبوو بە حقت لە هەرێمی کوردستانە بەرهەمێک کە بەرهەمی هاوردە بوو تەوان بەرهەمی هاورداوی کە لە قوتون راولی بڵی لەسەرەوە بۆ شێوازەی کە لە مارکێت و مۆڵەکانە هەیە بەرهەمی خۆشمان ئاها ناسراوەتەوە کە لە ناو منجڵ و لە ناو ئەو شێوازە تەقلیدی و کولتوری کە هەبووە لە بازارەکانی هەرێمی کوردستانە ئێستا بەرهەمێک هەیە لە بازارەکانە بەرهەمێک لە پاکێجینێکی جوانی بۆ ئەکرێت ڕێکوپێک بەڵام بەرهەمی ناوخۆیە فەئەمە لێرە ئێمە بە حقت گرنگە ئیعلام و ڕاگەیاندنەکان و هاوڵاتیانی ئێمەش حقت ڕوو لە بەرهەمانە بکەن چکە بیرمان نەچێ هەتا ئەو بەرهەمانەی کە ئێستا بەداخەوە بە ناوی بەرهەمی خۆماڵی ئەفرۆشێتەوە پاکێجینەکەی وا ئەکرێت کە تابعێکی کللتوری پێوە دیارە زۆر جار شیری تۆز و بەرهەمی سناعی تێکەڵەکرێت و بەرهەمی سروشتی ئەفرۆشرێ بە هاوڵاتیان ئەم بەرهەمانی خۆمان بەرهەمی ناوخۆیی هەرێمی کوردستانە جگە لە جانبەکەی کە ئەمە لە هەموو دنیا وایە بەرهەمی ناوخۆ هاوڵاتیانی ئەو وڵاتان نرخێکی زیاتری پێدەن یەک بەرمەبنای ئەمە بەرهەمی وڵاتەکەی خۆتە و دعمی منتەجی مەحەلی خۆتە و دعمی اقتصادی وڵاتی خۆتە لەلایەکی تریشەوە منی هاوڵاتی بۆ ئەوەی کە من پارێزراوتر بن و لە ڕۆوە تەندروستیەکەەوە دڵنیا بم لە بەکارهێنانی بەرهەمێکی ناوخۆیی تەندروست ئێمە بێ ڕوو لە بەرهەمەکانی خۆمان و بەرهەمی خۆماڵی بکەین گەلێک سپاس ڕێزدار پیراسەدیق ڕێبەرێک گشتی سامانی ئاژەڵان لە وەزارەتە چاندنی چاافکانیان سپاس بامەدەبوونەوە سپاس بۆش.